بەڕێزانم کاتتان باش سەرچاومان زۆر ببورن کە زۆر دواکەوتی هیوادارم بە گەورەی خۆتان بمان بەخشێت وەک خۆتان نەزانن دەوڵەتی خولی شەشەمی کتێبە و بۆ یەکەم جارە زانکۆی کتێبخانەی ناوەندی بەشداری کاریکردنی زانکۆی سلێمانی تەنیا بە خستنەڕووی وەکو ڕۆژی کۆتایی بەوام چالاکی زانست لەم چالاکیەکی ترمان لە ستێجی نووسەران پێشکەش کرد سبەینێش چالاکیەکی ترمانە بێت کەمال و دکتۆر حەمید عەزیز و مامۆستا کەریم مستەفا کە دڵنیام ئاشنا ڕۆژ بە میوانداری و باڵێ خۆی بەڕێز دکتۆر خانیە زۆر بە خێراتنی یەکەین بە ناوی ئێوەشەوە دوو دواکەوتنەکە جەنابی زۆر زۆر سپاس من ئەمەیە پێ بکەم خانی هەموومانەی خانی بە خانی لێرەوە ئەمانەیە دەرواز زیارکردن لە جیهانی کتێب و گرنگی کتێب و پێویستی کتێب بۆ چۆن بوو بە خانی وڵاتیەوە ناژێت ناویسیانی بە نازناوی باپی یایەکی نسبەتی پێوە محەممەدخانی بەڵام ئێوە محەممەدەکەتان کرد ناوی من و خانیەکەیشتان کرد سەرنازماوە ئێوە کردوتانە چۆن واتێنە پێم کرد من محەیدی ئەحمەد عەبدولقادر ئێوە ناومتان ناکەن ئێوە چۆن واتێنە ئەزانم پرسیارەکە وەکو نوکتە ئەفەرمێت من هەر وەکو ئێوە مناڵێکی ماڵێکی کورد و خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئاعدادیم لە شاری جوانڕاتەوە کرد بەهرەیەکی فکری باش هەلەنای بنە ماڵەکەمانە نەهەر من براکانم خوشکانم پێی تایبەتیان هەیە منیش چوومە خوێندن کاتی شەڕی ئێران ئەترسیان بچین بە عەسکەر و سەرباز لە ئێرانە حکوومەت داوای 2 ساڵ سەربازی لە هەموو کوڕێک ئەکات بەدەستی خۆی نیە پێتی ئەکەن مەگەر موڵەتێک دەستکەوێت بە خوێندن بە شتێک منیش باوکم زۆر هەوڵێدا چون خۆی من ببم بە مامۆستا و بووم بە مامۆستای سەرەتایی کە دەستمان پێکرد لە ماهەدا دۆستەکان نەیانزانی من توانایەکی تایبەتم پێ و مامۆستاکانیش نەیانزانی و هەندانیان حەزمە کرد سەرکەوتنێکم دەست کەوت هەرچەند ئەو ئیجازە نەبوو بۆ من درێژەی خوێندن بدەم تا ئەو موڵەتە تەواو سەربازیە من بە دزیەوە خوێندنم دەست پێ کرد لە زانکۆیەکە کە ئەو وەختە ئەتراتی پێ نەکرێ بەکارۆریە سنگرد 8 ساڵ نەکریاوە بە زانکۆکەم 8 ساڵ جێگەی خوێندنی ڕاست نەبوو کتێب شتێک وەکرد و وێنەگری ئیتر لەو کاتە یەکەڵەتیان لە یەکەم زانکۆی ئێرانە بۆ دوای ماستەر هەر بەپەلە دوکتۆرا 4 جار قبوڵ بوو سییان یەکەم ئێران بوو یەکێکیان دووەمی ئێران بوو خوێندنی ماستەر و دکتۆرا لەبەر حەز بوو ئەوە کەیتر لەبەر ترس بوو ئەترسیان بوو بە سەرباز نەئەمدوانی کوژم نەحەزمەکەم خۆیچم کوژدێم چون توندروتێژی هەر نەبووە لە بنەماڵی ئێمە کە لە گوندەکانە مامۆستا بووم و وانەمەوە دۆڕوانی تەلەبە نازانێ ئێمە لێدەین بە لێندان مناڵ فێر نابێت خەتای ئێمەس کە بابەتەکەمان بۆی حازر نەکردێ وەلێ تۆڵەدا ئەو ئەکرێتەوە کە فێر نەبوو گوناحێکی زۆر گەورە بوو هەر لە ساڵی یەکەم و زانین دووەم و سێوەم ئیتر وتم ئەگە ئەمە بکەینە شۆڕش
نابێتە لەبەر نەزانینی مامۆستا سزانێت بۆیە ماستەرەکە و دکتۆراکەم لەسەر پەروەردە خوێن و ئێستاش 9 ساڵە دوای دکتۆراکە و دوای خوێندنەکە لە بەشی پەروەردە تەلەبەی ماستەری ناسی پەروەردە لەلای من ئەخوێن و بە شانازی کوێسا لە زانکۆی سلێمانیا لە خزمەتی ئەوەی ئازیزام و ئەم مرۆڤە ناوتان ناوە خانی ئیتر مامۆستا هەژاری ئازیز ێژێ چۆلەکە خۆی چییە تا شۆرباوی چییە خانی خۆی چیە تا شۆرباوی چییە لە گەورەی خۆتە جەنابی دکتۆر هیوادارم هەمیشە لە یەکەمەکان بیت ئارەزووە کە جات کردەوە لە ترس بێگومان تێهەڵکێش بووە بە بەهرە و توانایی ئەو بەهرە و تواناییە چەند پەیوەندی بە خوێندنەوەوە هەبووە خوێندنەوەی کتێب ئێمە لە پێشانگای کتێبین پێم خۆشەکە ئەم هەوادارانەی لێرەن بزانین کە خانی لەگەڵ کتێب خوێندنەوە نێوانی چۆنە ئەگەر کتێب خوێندنەوە نەبوایە خانی ئەبوو بە خانی بێگومان بەهرە گرنگە بە تەمسیل سادەی بۆ بکەم وابزان من سیارەیەکە سەبەردەستم پلایز و تەبنەفیز و شتەکان ناتوانم چاکی بکەمەوە بەهرە زانینەکەس خوێندن تواناکەس ئەدێ بە زانینەکە هەزار زیرەک بیت و هەزار گەمژە بیت زمانی دایکی تێرە بیت چون ئەوانەش کەمەندانی نێشتن زمانی دایکیان تێرە بن بەڵام زمان چوار بەشە وتن و ژنەفتن کە هەموو کەسێک فێریە بێت بەڵام خوێندن و نووسینی زمانی دایکی ئیتر ئەگەر هەزار بەهرێک بێ مەکتەب نەبێ خۆت ناتوانانی زمانی نووسین و بە زمانی خوێندن و نووسینە ڕابرد و تێریتا بووە چون هەمووی زانستەکانی مرۆڤ لە کتێبە هەڵگیریان هەمووی مێژووی ئەمەوان لە کتێبە و ئەگەر تۆ نەتوانیت فەنیتۆ وەکو پەپولەیەک یەکیتە گوڵزار گوڵەکان نەبینی ڕەنگی سوور و شی نەبینی و ئەگەر بووە لە گوڵزاری کتێبخانە بەس جلدی کتێبەکانە بینی ناوەڕۆکانیان تێناگەی ئینسان چەندێکی زیرەک بێت ئەگەر چاوی فێری خوێندن نەبووێت ئەگەر گوێی فێری بیستن نەبووێت لە ناوی مرۆڤ بەس قەرەباڵخێ بینێت بۆیە کانە زۆر گرنگە و با من ناونیشانی کتان دەمێ وتاری پارەکەم لە پێشانگای کتێبی هەولێر ئاگەرێ بن هەر ئێستا هاتمەوە بۆ پرسیار بووتم بە براگەورەم مامۆستا فەریق خواردانە چەند کتێب بوومتووە وەختە من پارێکە لە پێشانگای کتێب 143 کتێبم لە ساڵێک و چەندمان ناتەواو کرد ئێستا کە هەم لە خزمەتکاران بووە بە 189 و ئەمشەو کتێبی 190 دەگرم بەدەستۆ یعنی لە پارێکە کە هەم ئیشی زادبووی ئەم دێومە هەم ئەو دێومەانی زۆرەمە خورد سمینان لە بینی ئەوانەها بەدزەکیوە کاتم دۆزیۆسۆ کتێبم فەندەسۆ 46 کتێبم پارەکە تا ئێستا فەندەسۆ ئیمڕۆ ڕەقەمەکەی مزانی زۆر بۆ خۆم ئەسەبم خوارد دیارە وازم لە کتێبەوە چوو بەردوای ئیشە 46 کتێب بۆ ساڵێک زۆر کەمە با ناونیشانی نیشتان دەمێتە کاکەرێم دووم پرسیارەکات وەختێک کتێبێک بەری بەدەستەوە کتێبەکە حتمەن نووسەرێک نووسایەسی تۆ ئەیخوێنی تۆ هەستەکەی لە تۆ زیرەکترە هەستەکەی لە تۆ شارەزاترە هەستەکەی داماویەکانی تۆ خەریکە نائەبات بۆیە بە گەورەی خۆت ێزانی بە خۆشەویستی خۆت ێزانی و هەستەکەی تۆ پێویستی بە مرۆڤەسە نازانی کوێ لە دایک بووە نازانی چۆن بووە بەو پیاوە وەڵێ ئەزانی خەریکە دەردی تۆ تیمارەکە زانست پێدابێ کەسایەتی گەورەکە بۆیە بە خۆشحاڵی وەچیتە بەری ئەگەر کتێبەکە لە تۆ ناوازتر بێ بە ڕێز و دایانی تو کتێبێتەوەنی من لالیکەم لەو ماوەها کە نەخۆش کەوتمە جێگە تایسا لەو ڕۆژە کتێبەکانم نووسیوە 189 مرۆڤی بەڕێز کە منیان گەورە کرد منیان بەهێو کرد نەزانینمیان لاورد یارمەتیمیاندا بتوان لە خزمەتە ناوبینی و بۆیە لە خۆ لوتبەرزیتیان نامێنی وەختی ئەزانی 189 کەس لە تۆ زیرەکتر بووە هەر 189 مامۆستانە تۆ لەلای هەموویان ناتەلە هەموویان بێدرێت بەدڵسۆزیوە جا نووسین فەرقێتەکی وتنا لە وتنا قسە لە دەست دەرەچێ ناتوانانی بیگەڕێتەوە لە نووسینە ڕستەکە جوان نییە هیچ جارێتر پیاچی تۆ ئەیدەی بە کەسێک لە خۆڵ جوانتر شتەکان نووسێت نووسەرەکان چەندێک بەڕێزن کە باشترین فکرەکانیان چەند جار پاڵافتاکەن و دایانە نێژن نەکو کەسێک دامانێت من بمرم و پێی نەبێت
کتێبە هەمووی باقیران و داپیرانی ئێمەی هەڵگرتووە و کردیە بە مێژوونە زەبەردەستیەوە. جا ئەگەر ئەفلاتون ئەفەرمێت گەنج بزانێ و پیر بتوانێ ئەم دوانە بدەینە دەنیگەکۆ چی دروستە بێت. پیری مێژووی ئێمە هەر لە کتێبەکانە گەنجی وا لە ئەم سەردەمەوە ئەگەر گەنجی ئەم سەردەمە ئەو هەموو بیرە تەواوە پەروەردە بتوانێت پڕێوەرگرێت بە گەنجی پیرە پیری زانین. ما تجاوبنا أهل فيه، أي بس أو ليش استفيدوا من الشوكي؟ زور جنجي عقل كيمان بس أكله، زور ليش استفيد عقلش من جابه. حيثني جنجي ما عقل كيله، حيثني كي مش حاول لا تبجي جنجي كان هاينا، أو من خليهم كيلو، مو رشكان سبيزوري بهاودي، رشكان لا تمس كيفيا. خۆزگا ئەحڕەشەکانیشمان ئەحقی سپی زۆری بۆ باوێ خۆزگا ئەوەندە زیرەکی زۆر وایە لە تاریکەکانە بۆداێکی چێ هۆتاحەوێ بۆ ڕێکردن ترسی نابێنێ ڕێک زانین لایەوە مەزانین تاریکی وڵاتێکە گەشەیە خوێندنی کتێبی کەمە ئای داخەکەم چۆن ئینستاگرام و فەیسبوک و سۆشیال میدیا لە کتێبدای بڕین و بتمانی هاوڕ هەیەش جنابي خريجي همو برسيارة ايوه وك جنابي دكتور فرموي گنجا كان من زياتر بيت گنجي توانا جيرمان و بيرا كان من هميشه جواني بتوانا لبروي للراستيا كتاب هميشه بگنجي ادي يلا كتابيش وق معرفه نق لراستيا وەک جۆرێک لە ئەزبەرکردنەوەی کە لە قوتابخانەکانە ئێمە فێر بووین تەنیا دەرەخ بکەین. ئێستا پرسیارێکی شەخسی بکەم کتێبی سەونەوەر ئەبێت چ کتێبێک بێت شانسی چ کتێبێکە کای خوێنیتەوە ئەتوانی پێمان بڵێ 189 بوو سەونەوەیەکە چییە؟ سەدونەوەیەکە کتێبێکە لەسەر پەروەردە دانراوە گەرەکمە بخوێنەوە هێشتا نەگەیە سەردەستم و چاوەڕوانم ئیمشە و بێتە دەستم چون ناوەڕۆ بکەین لە خوێندەسۆ ناتوانم بیناسێنم بزانم ئەو لێ هاتوویەوە تایانە وەلێ با بێژم 89 چی بوو باشە 189 چیم خوێندەوە دۆستێکم داوای کردوتی ئەم کتێبەم لە ئێران بۆ بێرە منیش کتێبەکەم وتم هەر بۆی ئەوم بان پێش لەوە بکاتە دەستی ئەو خۆم بیخوێنەوە محەممەد پێغەمبەرێکە ئەبێ لە نوێەوە بیناسم کەسێکی مەسیحی نووسایی و ئیتر ئەو باوەڕە ئائینیەوی ئێمەیەکیان نەبوو لە نووسینەکانیان ژن خواستنەکانی معاملەکانی سولحەکانی ژن خزمەکانی بەلانیاندا هەڕەشەیان وەختی مرۆڤێکی ئاسایی تماشای ئەم ئینسانەکەی ئەڕوانی ئەگەر پێغەمبەریش نەوایە دوو تایبەتمەندی جوانی بوو بەو دوو تایبەتمەندیەوە هەر کەسێکە توانێت سەرکەوتنی دەستکرێت یەک زۆر ئەهلی عەقلانیەت بوو زۆر عەقڵ بەلایە بوو لە 10 ساڵێکا پێش لە پێغەمبەری بوو بە شووی خەدیجە لەویانە لە بنەماڵەی خەدیجەرا 4 کەس کە حەنیفیان پێوتن بە دوای ڕاستیە ئەگەڕیان ئەم خوایەنیان نەپەرسی بە دوای ڕاستیە ئەگەڕیان ئەو 4 حەنیفە کە یەکێکیان وەرەقەی فەلسەفەی ڕووم و هێلن باشە زانێت 10 ساڵتەکی ئەم پیاوانە خوێنەوەران دەمەتەقەی کرد 10 ساڵ تۆتەکی ئینسانێکە کە ئەهلی دەمەتەقەکە بان نووسین نەزانێ خوێندنێکی گەورەیان دووسەبێت وەکو فکرکردنەوەی ئوستاد مەلیکیانە ئەفرمێت فیلسۆف ئەو کەسە نییە کتێبی فەلسەفە ئەنووسێت فیلسۆف ئەو کەسە نییە دەرسی فەلسەفە ئاڵێتەوە فیلسۆف ئەو کەسێ ئەچواتە عەقڵ ناچواتە عەقڵ ساڵتەکی کەسی بەهێزێکیان عوسمانی ناوەیەکیان غەیری ناوەیەکیان وەرەقەی بنی نووسینەوە ئەویان نییە لە بیران مجادلەی فەلسەفی ئەکەوان بە خوێنەواری فەلسەفەی ڕووم و ئاتن و ئەرسطو و فیساغۆریس و ئەمانە ئەم بە عەقڵ
بۆیە عقلانیەتێکی زۆر بەخۆی ئەوم تایبەتمەندیان پیاوە ئەو هەموو چەرمەسەری و برسێتی و هەڕەشە و ئازارە بووە تایبەتمەندیە کەسەکە ناکاتە کەسی بۆیە ئیتر من خۆ ئەزانن موسڵمانم وەلێ لێرا گەرەکمە ئەو بابەتە بە زمانی ئەو کەسە بێژم نە بە زمانی خۆم و بێژین کەسایەتە سەرکەوتووەکانی عالەم با کۆنفوسیۆس بێ با بودا بێ با زەردەشت بێ با گاندی تایبەتمەندیانەوە عەقڵ ئەهلی هەوڵ و تێکۆشە کە لەم قاعایسە ئەهلی عەقڵ جەمع دەسڵێ هەر کتێبخانەیەک بچی لەم جەمعە زۆرتر عەقڵی واتە چون ئەخلێک وەریان کۆت لە سوالە کتێبەکە هیوادارم ئەم جەماوەرە بەو عەقڵەوەک و هەسان خۆیان تیشکەنەوە خۆیان دەمەزەر بکەن و بە هەوڵ و تێکۆشان ئێوە کەسایەتی داهاتووی جان بن ئێوە بن ئەو کەسەی دواتر لەسەر ژیاندا ئەنووسێت لەسەر قسەکانی کاک دکتۆر هەرێمی پێشینانێژی ئوستاد مەلیکیان جوانیە کات منیش کورداندمە پێشینانێژن هەر نەدامێت تەوابەت دەرجەهل مرەکەب بمانێت فارسی با فارسیەکەی بێژم جای کوردیم هەران خەڵکی به منزل رسید هر آن کس که نداند و نداند که تعابت در جهل مرکب بماند هر آن کس که بداند و نداند که بداند بیدارش کنید تا خفته نماند هر آن کس که بداند و بداند که بداند اسب مراد برگردون می‌جهاند استاد ملیکیانیش وتیسو یه با اوزان عثمان هولاوی بیشتیم. اجازه نزان چوزانیه، بزن ازانیه، بزن ازانیه، نزان نازانیه. و اگر بیکم ازانی استاد ملیکیان اجازه منو نازانیه، ازانیه نازانیه، حول دا بزانیه، کورنا دا تا نزانیه بوی منو گورانیه. گورا ازانیه نازانیه. با خود نزانیه ام نازانیه، بوی ام گورا جی. مناڵەکانی بەلایە تەمەن ساڵە ژیان غەیری تەمەنە زۆر کەس تەمەنی زۆرە و ژیانی کەم زۆر کەس ژیانی کەم و زۆر ئەفلاتون هێشتا زیندووە کەسی بوونیانە بوون تەواو بوو با بکەینە ژیان بەتێگەیشتن بەتێگەیاندن بە مامۆستایی بەتەلەبێت هەم گەورەبووین هەم شتەمەخەڵ بێت و ژیان جوان ببێت بۆیە کە من ئەوەمە پێک دەسە هەر کەس بزانێ و بزانێ ئەزانێ هەرچێوەیلی بێت وایە هەر کەس بزانێ و نەزانێ ئەزانێ هەڵی سێنن با جێ نەمێنێ زۆرێ لە هێوە ئەزانن ئەتوانن نازانن خودناسیتان نەکردێ بۆیە نەبوون کەسە بۆیە شەوانە لە خۆتان گلەییتان هێژن بۆچی وا زۆرێک کەسیش نازانێ و ئەزانێ نازانێ ئەپرسێ خۆیەگێ نازانێ و ئەزانێ نازانێ ئەپرسێ و خۆیەگەینێ کتێر لەرێوە دەسن خوێنێ و ساڵی ترچی و ئامەنیە ڕفەکانی جێماوە زۆرێک کەسیش نایزانێ نازانێ بۆیە لە قوڕا تابەت ئەمین بێداریت ناکرد دەست خۆش کاک بڵێ وەک جەنابی دکتۆر وتی زانین بیرکردنەوەی ئینسانە و لە پێناسی وەکو مرۆڤێک ژیر بیرکەرەوە و کردنەوە معریفە هەمیشە خاکەڕایی ئەیەنێ خاکەڕایی ئەیەنێ مرۆڤی تۆزلێدەر مرۆڤی عاسی و لوودبەرز لەناو معریفەیە جێی نامێنێت لە بەهانی هەمیشە ئەو بڵندترە لە تۆ و تۆ بەردەوام لە هەوڵی ئەوەیە کە پێی بگەیت هەمیشەش پێی بگەیت بەڵام
لە سەرەتای چیرۆکی بەشەریەتەوە کە مرۆڤ بە نەمریا ئەگەڕێت معریفە ئەم دەورەی پێیاوە کە نەمری بەدەست بێنێت. بۆیە لەناو کتێبان هیوادارم کە هەمومان بەدەستی بەتاڵ نەڕۆینەوە یەکی کتێبێک بەرینەوە و ئەمانەی دەوری شمارەوە بزانم لەبەر قەرەباڵەکە ڕەنگە زیاد پێگەیاندرێت لەبەر هەندێک لەم ناوەندی ڕەهن ڕکلامێکیان بۆ بکەیت. کاک دکتۆر جەناب پڕی لە چیرۆکی معریفی چیرۆکیوان خوێندنەوە چی بەخشیوی چی لێ سەردوویتەتەوە ئەو چیرۆکانەی کە لە ژیان تا ڕووی داوە. ڕاستیەکەی ئەم خەڵکە خوێندنەوە دایوەم دەرگانیە لە کوردستانە لە منداخرانێت کۆڵان نییە پێ ڕۆم کەسێک وەکو بنەماڵەی خۆی سوارێکی گەرمم نەکات و منیش دڵم پێ خۆش نەبێت بۆ گەیشتن بەلای تۆ چوزانی بە چ زەحمەتیان مێنەکردن نەیەگەشت. زۆرێک لە ئافرەتان کە خۆشت و دایکی من زەحمەتە وێنە بگرنتێکی پیاەوە بۆ ماڵی من بۆ لەسەر ئافرەت وەکو برای خۆی وەکو ناوی خۆی وەکو خێزانی خۆی وێنەم تەکاربێ و بە دڵخۆشی بە ستۆریەکات وەختی بیری لێکەمەوە من کێم من مرۆڤێکم ئەگەر خوێندنەکانەوەیە ئەو ئافرەتەم سەلام نایەکەوەی نەدام یا زۆرێ لە پیاوەکانی ئەم وڵاتە نهێنیەکانی ژیانیان لە هەموو کەسێک لەلای من بە ێژن شایەت ئەو کتێبێ خوێندەسەوە چارەسەرێ بخاتە بەردەست بۆیە بەڕاستی من دوای باوکو دایکم مناڵی خاوەن کتێبەکانم ئەوان باوکو دایکی من بەبێ دەرێک بەبێەوە بناسم بە کتێبە مەمنونیانم و لەسەر خوێندنەوەش ئازیزان پێویست ناکەم خوێندنەوە کتێبێ من بابەتی زۆرم داناوە وا مزانی وتارەکەم نەمزانێتە قانون و مقابلە بابەتی زۆرم داناوە ئەچیتە ناوی مێژووی سلەیمان لەسەر سەردەمی خوێندنەوە نەماوە خۆ درۆ نییە تۆ ئێری تەنگی گوێ لێ بووی کورتەی کتێبەکان گوێ لێ بووی سادەی تر کتێبی پێست و قەشت و بەر نەماوە وەسە ئیبووک ئەتوانی 10 ملیۆن کتێب بکەیتە ناوی ئەو هەندە و هیچ کاتێکی لێ ئیسا ئەی هاتێ لە هەر شتێکا خۆ ناتوانێت قسەکەی پێ بکە بەدەم و بە زمانی دایکی خۆت وەتیەکە خوێندن زۆر ئاسان بووە خوێنەوار نەماوێت زۆر بەداخەوە خوێنەوار نەماوێت کە گشتمان فێری فەیسبووک و قسەی زرین هەر فەیسبووکەکەکەین و پۆستێک پێت ئەوانین پێ ئەبدانین کۆتا لەسەر شاشەکە تەواوە بێ یا دوو دێڕەگەر چوارتە ژێری شاشەکەی تر تاقەتیمان نامێت کەسانێک کە گەلێکیان بەڕۆ و مرۆڤ دەربێنن ئەشێ بچنە قوڵاییەکان نییە لەمبارەوە کەفوا لەمبارەوە ئەو خەڵاتانە پێمانێدەن کاغەزەکەیمان نەگەرەکە خەڵاتەکە وا لە ناویە بەداخەوە بە تێکوڵی زانین قەناعەتمان بێ گشتمان ڕستەی دوانمان دەبرە وەلێ بێژە شەرعی کە زوانە دەست قوڵبەری لەسەر نەچوونە سەفار نادەی بخوێنەوە ناچینە پار من نمونەیەکی بەسیط ئەەکەمە دوا قسە ئەگەر پێویست بێت مەگەر بێم لێ بپرسی ئەژێت کابرایەکەمە چیرۆکە باسێکەکەی ئەژێت کابرایەکی هەژاری فەقیری برسی کە هیچ ئیشێکیان نەوە چونە دەریا ئەگەر ماسێکی بوو وایە بیگرتیاوە بیا و دادۆسیانی پێتێر کردایەوە بۆ دەریا و بۆ ماسیوە و ئەم پیاوە ماسیێکی کرد ماسیەکە زۆر شتێکی شاز و عەجیب بوو هاوڵ بیوە ژنەکەی ئیتر دڵی نەهاوێنێ خستێک دەفرێ ئاوتیبا بیۆمە ژنەکەم بیبینێ ژنەکەی کە بینی وتی پیاوە ڕۆڵا خەست لێ ماسیتە نەخمکان بێ بە زندویاوەتە سم بۆ نایوەی بۆ خەلیفە بەش بوو ئەم شتە شازە نایابە بوێنێت پارەیەک بداتێ بەخەڵات خوازانم دەوڵەمەنەکانی سایت ئەگەرن لە دوای شتی نایابە نمونە تابلۆی پیکاسۆ بای چییە؟ نزیک کتێبەکانە بڕۆی یەک دانەی هەیە لە دنیاڕا بۆیە دەوڵەمەنێک ئەیکڕێ بە ملیۆنها دۆلار بۆ دەوڵەمەنی تر ئەمەی نییە ئەم بێجایکە منامە دوی بەرزی بۆ بکەن ئەم پیاوە ئەوەتە هونەر بێقیمەت ناکەم وەکو تەمسیلتم بۆ تێگەیشتن ئەنا هونەر هەر خۆی نرخی نییە وتی ئەم ماسیە بۆ ئەمیش زۆرتر لە
سێکی یاڵ و بوونەوە دانەیەکی بابگێت ماسیەکەی بڕۆ حاکم و بردێنەوە حاکم زۆر جوان و ماسی قەشەم و حەنفرە بەنرخ و وڵای کیسێ خەڵاتی کرد وتی وڵا ئەم شتە نمونەی نەبێخەنەوە حەوزە میوانمان تێبا ببینێ و خەڵاتێکی زۆری کرد ژنەکەی وتی وە حاکم وتی ماڵی بڕێ ماسیە بایی چێتەوە یەک کیسە ئاڵتون کرد دیدەی تازە دانە بێ و عەیبم خەڵاتی دەدەوتی بانی کەرەوە پرسێکی پێ بکە ئەگەر نەیزانی لێسی وتی کوڕی باش بانی کراوە بێتەوە وتی دەی پرسە بێژە نێرە نێنەسە ماسیەکە نێرە و بێژە نێنەکەی چمانگەرەکە با بەشکەمان بۆ کارگەروتی مێنەس بێژە نێنەکەی و ئەگەروتی مێنەس بێژە نێنە بانی کراوەتی برا ئەم ماسیە نێرەس یا مێنەس ئەمیش وشەیەکی زوو فێر و بڕێنە جانۆرەکان هێمافرۆدیتن یعنی نەنێرن نەنێ خونسان وتی قوربان خونساس کی خۆزایانی چوتی من گەرومێنی هەرپەیسی لە خۆشیە یەکی سەیتر ئاڵتونی دابێوتی بژینی ژنەکەی ئەوە ماڵە ڕگەنوتە نەگرێ بسێنەوەتی سێ پێدا وتی ئەوکەی توانێت بەخوا حەزم کردوایە پێکردێتەوە وتی بەخوا بانگەکەی دەبێسی تی چونێک سێنەوە ماڵە وتی کیسە دوومەکەی چاوتی و ئاڵتونێکی لەدەستدا کەوت خنجەرەکەی دەرهاوردوو بەرگووە عەزەکە لە ترەکەکە دەریەوە بێژە بۆ نەخەسیسی خۆ بە بەلاش ئەمە بوو بەتۆ ئەوتە دەرناودای بەکرێکارە میدۆزیە بانی کردەوە وتی کابرا پرسیارێکم مەزانم ئەگەر جوان وەڵامم نەدەیتەوە ئاڵتونەکە لێسێن وتی چییە پرسیارەکە وتی بۆ ئەو یەک پارە کەوت لە زەوی ئاڵتونە چۆن نایەترەکەەوە تێ دەبوویت و دەرهاو هیباداربوونایە کەسێک بودایە بۆ نەخەسیسی وتی من خەسیسم قوربان بەخوا هەردوو ئاڵتونەکە سەیبەی خەسیسیانێکی من ئەو ماسیمە بە خەڵات ئەوردوو بۆ تۆ بۆچی مڕپارە پارەم نایە تێ ئەو دەمە دەراوتی دێ فەرمانە هاها دیوێکی ناوی خوای وا پێوە ئەو دیوەکەی وێنەی تۆی وا پێوە خوا عیب نییە بکەوێت ئەو ژێرەوە خەڵک پێگیانە چی بەڵەوە عیبەوە خوا یەکی سەیدە دەبێت ژنەکە وتی ئەمە بووە لەبەری کەنەوە ماڵە چۆنێک بووە لەبەری کەنەوە حیچمان بۆ نایە معریفەت واسە تۆ کتێبە خۆ نازانی بەخۆ چەند وشە فێرەبی نازانی بەخۆ چەندە ڕوانگە ئەگۆڕێ نازانی بەخۆ چەندێ جیهان کراوە ئەبێ لەبەرچاو کەی ئەزانی بەخۆ وەختێتەکی دۆستەکانی جاران تا دانیشتی و گفتوگۆکەی هەستەکەی نزمن وەختێک کەسانێکە زۆر بە بەرزوزانین گفتوگۆیان تەکاکەشانن هاودەمن هاوکەلامن ئەو وەختە ئەزانی ئەگەر چی قژسپی بووە و لەشی لاواز دیار کەوتێ وەلێ گەورە بووی هێشتا هەیە لەگەشەکەمە دەرسەکان دەخۆنا دەوڵەمەندترە لە معریفە کارن خۆبە ڕوانگەیەکی وای هەیە ئەو واقعی ئێمەی تیاژین ئەوەندە دیاردەی تایە کە بواری بیرکردنەوە و معریفە بەرەمێنان هەمیشە لەبەدە ماناکراوەکە هەژاری معریفەی خۆمانە کە ناتوانین ببینە بیرمەند و دانا و ببینە خانی و حاجی قادر و محەممەد کەمال و هەتا دوایی بەختیار کێ و کێ ئەگەر چاوێکی تیژبێنێ هەبێت بیرکردنەوەیەکی قوڵبێنێ هەبێت تۆش ئەبی بە یەکێک لەو ناوانە و هەمیشە ئەمێنیتەوە سەردەمی سۆشیال میدیا و دنیای تەکنەلۆجیایە بەڵام ئایا ئەمیش بۆ خۆی واقعێک نییە کە ئەتوانین جارێکی تر بیکەینەوە بە معریفە یاخود نەکبەتی کورد و دنیا دواکەوتوەکانی ڕۆژ سۆشیال میدیا ئەکەن بەسەر چاوەی معریفە ئەمە کۆتاییم کە ئایا جێگرەوەی کتێب هەیە لە سەردەمی سۆشیال میدیا و دنیای دیجیتاڵیە بەداخەوە سۆشیال میدیا دنیای پەلەس دنیای ئاوەڕی و ئیسراحەت و بێدەنگی و نەتمیە من کتێبخانەکانی بڕێ لە وڵاتە ئەوروپایەکان چوو ئۆتاقێکیان هەیە نووسیاتیۆ سایلنت ڕوم ئۆتاقی بێدەنگی ئۆتاقێکە کتێبخانەکە سوژووری خوێندنەوە بڕێ کەس بۆ خوێندنەوەی زۆر ژوورێکی تریان دروست کردێ پێی ژووری بێدەنگی سایلنت
لەبەرەوە تەمیز بچواتە ئاخر ئەگەر ئێستا من بڕوان کاکرێت ئەو بڕوان من نابینم لە دنیای سۆشیال یا ئەم پۆسەکەت باشان نەکرێت سێ پۆسی تر لەوە کە حەزمم چون هەر میوانەیە کە خۆشەویستەکە حەز دەکەی تەواو بێت هەر کاتێک بە بەلەی کتێوەکەوە لە قەدێکدا چەند لاپەڕەی ماوە دوایی تۆ ناکرێت تۆ لە من یەک ئەم میوانەیە دوای نییە کتێوەکانی کتێبە ئەخیرەکەی کتێبی پۆلیشم تازە خوێندە سۆپانە ئینسانی ساپیەنس ئینسانی لەخواچ ئینسانی خردمەند 21 وانە بۆ سەدەی 21 نێزیک بە 300 لاپەڕە جا من با ڕێکلامی بۆ خۆشمان بکەین پەرشتیاری گۆڤاری لۆگۆسم بەترین کتێبی حەراریش هەر لۆگۆس چاپی کردووە و ئێستا بەردەستە نمبوونە باش دانێک بدە ڕێکلام بۆ شتی جوان عیب نییە ئەو کتێبە وەختێ ئەی خوێنی تۆ هەرچی زووتر خوێندەسە کۆکرێتەوە وەگرەتی و وەلی تێبگەی لای مانگێ لەسەر ئەو کتێبانە سێ کتێبەت مانگە دوو مانگ بوەستی بۆیە سۆشیال میدیا زۆر گەرەکتێ بوەستی ئەمزە چونکە ڕێوێ 130 ساڵی ببوورن چونکە کەم کەسێکی تاقەتی یوتیوبی هەست کە سەعاتێکە بۆیە خوێندنەوە پڕی خۆی گەرەکە وە خوێنەوارەکان جیاوازی خۆیان تکێ خەڵکە هەستەکەن خەڵک ئەگەر هەست ناکەن بەمان ئەمان هەستەکەن بۆیە نەوەڵا هیچ کاتێک خوێندنەوە جێگەی ببوورن سۆشیال میدیا جێگەی کتێب ناکرێت حتا ئیبوک کە هەر ئەو کتێوەسە کریاوە بە دیجیتال جێگەی کتێب ناکرێت ئاخر کتێب نەیگری بەدەستەوە وەسە عاشقیت و معشوقەکەی شاشەکە ماچی نەیگری و معشوقەکەی نابێتە ماچی شاشەکە بۆیە کتێبەکە نەیگری بەدەستەوە و لاپەڕەکانی نەنووسی و فەرمێسکە خۆشحاڵیەکان کتێبەکە خێزان و مناڵەکانم شایەتەوە بڵێ کات کتێبەکە پرسیارێکە زۆر کاتە چاوەڕێ وڵامی بدرێتەوە لێوا وڵامی بدرێتەوە جا من بڵاسکەم زۆری بێتە سەر کتێبەکە چواردەڵی فەرمێسکەکە قەڵەم پیاتێرم بە یادگارێک سپاس بۆ نووسەرە ئەشکی شەوق فەرمێسکی شەوقی لە دڵی من دەناوە چی دەتوانێ ئەو کابوون مەگەر کوڕێکی زۆر خۆشەویست بێ کچێکی زۆر خۆشەویست بێ نەخۆشە و هەواڵی خۆشەبوونەکەی بۆ بێت فەرمێسکە لە چاوەڕێ بۆیە ئازیزان خوا حەد لەبەر خۆی من درۆبی نازانیەوەی کەنەوە لێ من درۆکەم حەد بۆ درۆیش وە با مردم نێژ نەمانە گێنن دووسێکی بۆ لە ماڵە دایم ئەزم نەماڵەکانتان بریە بکەیت ئەمە کتێبی منەوە با کەسێ هاتە ماڵتان بۆ تەمەنی ئێمە زۆر درێژ نییە 50 ساڵی تر زۆری نەمانیە با مناڵەکانتان پێش باوام با پیرمە ئاخێنەوە لەم کتێوانی بوو قەدە درۆ بکەن ببوورم جن و مێردەزمەیش نەمادەزانم ئەوسا پڕی ئەم گەڕەکانەوە حەچێکی لە پیا و چنێکی بوو مێردەزمەیەکی بوو شامپۆ و سابوونیان و هەروە ئەسپێ و ڕشک نەما لایت و کامێرە و وێنەگرتنە جن و مێردەزمەیش نەمان ناگیر خۆ ئێمە مردووین کەس نادانێ و کتێومانە خوێندەزیانەوە هەلیسا چونە دووسێ کتێو بوون وازان چیپس و فەرق و شتا دەستێنەوە با لە ماڵە بێت نالی گەورە من شعرم بە کتێبێکشم هەیە لەبارەی نالی بەڵام ناکرێت بەخوا بەڵام ئەفەرمێ ئەگەر دەفتەری مسودەکەم ئەوەی کە بۆ تەنەکە خۆڵەکەیە شعرەکانی لەسەر ئەنووسێ ئەگەر هەڵە بکات ئەخەیتە تەنەکە خۆڵە ئەڵێ بێیتە دەرگی حەوشەم حوجرەکە داوای دەفتەری مسودەکەم بکەین ڕۆحی خۆشتم پێشکەشکەی نات دەمێ بۆ ئەمە جەرگی منە زاناکان گەورەکان نووسەرەکان لە بوونی خۆیان لە ڕۆحی خۆیان لە شیرینترینی خۆیان لە خودی خۆیان ئەخەنە ناو کتێبەکانەوە بۆیە لە باوەشگریت ئاڵی تۆش لەبەرەوە ناپی دکتۆرتی اینجا خۆی وەرەگرێت هیوادارم
شعري فرشان بەڵێ فەرموو. شعري عبد الله بشير هلا بروي كم بسواري كان لوري بسواري كان رجاء كيدوري دانا بس قلت نيجي كم شو ناوجيو برشته نخيو نبالي برشته كرب زمزم قال الدنيا توكل لبرخاون كم زوزان حسي كل والو ديري كلام هراو ورياو تنقل زاني كاري ودي كاري يعني بيرك أو تنقل بيرك ولا تنسوا بعد نبيكران مزقار كم دايما قاعد يقولي وتي قربان هاو الشريف باركين قربان تازو مزقار كم بعد بدر أما وكو مسافرين خوشحالي من زورم لبلا ولا هاي لبياننا هاي لو بياني دين لبياننا خالق لما بين جوتي بياننا استيري بيان لكي بيان أما الشرق بياننا قد دوري بياننا تا دزغي نبي لازم دز لبياننا دز لبياننا أما وين أخوة ما شاندا بياننا سر لبياننا هو هستهم كتيبة كان يوشك عنهم تعلم ما بيفهمون أم تعمل بوني كوشنا أجل كتيبة كان لا يتمالكو وأجل كتيبة كيشبه ما يفهميتو هل لا يتمالكو أنا تخصى كانوا كتاكا من الدنيا يكس بو إيوا سپاسی جەنابی خانیەک و ئەمێ بیرتان بێنمەوە ڕۆژانی دەشت چالاکیەکانی زانکۆی سلێمانی لە پانێڵەکان بەردەوامە بێ. ئێستاش پێشانگاوە کە جەنابی بەڕێز حاجی حسێن خەڵاتی ڕێزلێنان پێشکەشی جەنابی خانیەکات. سپاسیانەکەم.